هێزێکە بەخشێتەوانێ بە ئەهلی مەکە بۆی لەسەر مەلوڕەتی خۆیان سوور بن ئەوان سوود وەربگرن لەوەی کە ئەو کاروانیە وەکو مافێکی سروشتی کە گێڕانەوەی زوڵم مستەمە لە دەستی لە سەستەمکار و حەق بگێڕێتەوانێ بۆ مەزلوم بێڕێ لەم کاروانێ بگرێ. و شتێکی تریش هەیە ڕاستیە کە بێ بیزانین کاتێک کە ئێمە مسلمان باز لە ئاشتەوایی دەکەین ئیسلامەتی دنیایەک لە سەرپەرش لە دنیایەکی جوان لە ئاشتەوایی بنیاد ئەنێت وەک ئەوەی کە ئەسڵ لە ئیسلامدا هەر ئاشتەواییە. بەڵام کاتێک کە دێتە سەر مەسەلەی جەنگ کاتێک کە دوژمنانی ئیسلام بە ئاشکرا دەڵێن ئێمە ئیلا بە شوێن دوژمنە دەگەڕین واتە مەشتێکە کە لەم دوایەش زۆرێک لە مستەشرقەکان هاواريان لەسەر کردووە لەبەرەوە ناکرێت ئێمە مسلمان سەراحەتەن بڵین کاکە ئێمە گەلی کورد حتا سەوکو گەلی کورد بڵین کاکە گەلێکی ئاشتی خوازین بەڵام کاتێک کە دێت وڵاتت داگیرکە کاتێک کە دێت تعدای ناموس شەرەف لێ بکە کاتێک کە دێت ئازار و ئەشکەنجەکانت بدا مافی ئەوە ئەدەی بە خۆت کە بەرگری لە خۆت بکەیت أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدير إذن دريو كاتك تو برغري كي لخوت بو كاتك بباوران لخلق مكة إعلان جهاتي دكن ليثبتوك أو يخرجوك أو يقتلوك حتى كشتني بيغمر إخوة صلى الله عليه وسلم بأمان أجرن وصد وشتردن بكسي كسري محمد بهنه وأتى كافران و بێباوەڕان ئیعلانی شەڕێکی بێویژدانانیان کردووە لەگەڵ مسلمانان ئەوەی دەستیان کەوتۆ کوشتیان مەگەر سومەیە شەهید نەکرا مەگەر یاسر شەهید نەکرا مەگەر دیان سەحابە لەژێر تەعزیبە شەهید نەکرا یعنی شەڕێک ڕووی داوە لە نێوان کافر و مسلماناندا لێرە لە کاتی جەنگیشە خۆ بەرامبەرەکەت شمشێرەوە شوێن و تۆ گوڵی تێناگریت بێگومان هەموو کەسێک لە کاتی شەڕ هات شەڕ حسابی خۆی هەیە و لێکۆڵینەوەی خۆی هەیە و وەزارەتی تایبەتی خۆی هەیە و مامەڵی تایبەتی خۆی هەیە بەڵێ لە ئیسلامدا شەڕی ئێمەش هەر تا بەڕەحمە دار نابڕین مناڵڵا کوژین ئافرەت ناوێ بکوژێ ڕاهیب ناوێ بکوژێ هەموو ئەمانە لە یاسای ئیسلامە باس کراوە بەس قسەکرد لەمایە تەنانەت لە مەشا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە حیکمەتی خۆی فەرمووی لە جیاتی ئەوەی کە ئێمە شەڕێ بکەین و بەشێک لە سەرکەوتن بەدەست بێنین و بەشێک لە حەق بێنینەوە با بە کەمترین خەسارەت ئەم کاروانیە بگرین و هەم سەرکەوتنێکە بۆمان هەم کەمترین زەرەری گیانیە بێت هەم بەشێک لە زوڵم دەگەڕینەوانی باشەمە گەورەترین بەدیل بوو بۆ شەڕ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵی بژار. دکتۆر یەکێک لەو شتانی کە ئەبینرێ یەکێک لەو خەسڵەتە گرنگانی کە بەرچاوەکەوێ بریتێ لە جورئەت ئێمە وتمان ئەوان چون چون بۆ کاروانیەک واتە چون ئەوەی کە لە کاروانەکە دەستیانەکەوێ بیهێنەوە هەتاکو وڵاخێکی ئەو تویان پێ نەبوو وڵاخە بەرزەکانیان کەم بوو هەتا باز لەوەکرێت کە دوو ئەسپیان پێ بوو چەند سەرحوشتێکیان پێ بووە هەتا توفاقی شەڕیا وەکو پێویست دەبووە بەڵام وەختێک کە حەجمی دوژمنەکانە حەجمی قوڕیشەکان دەرەکەوێت کە حەجمێکی زۆر و ئەوان بۆ شەڕ هاتوون یاخود کە جۆرێک لە ترس و دوودڵی بڵاو بێتەوە شتێکی زۆر جوان ئەڵێن بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوش ئەوەیە کە ئەڵێن ئێمە وەکو ئەسحابی موسا بەجێت نایڵێن ئەم جورئەتە لە ڕاستیدا بۆی وێنای ڕووداوەکان تۆزە زیاتر ڕوون بێ بۆ هەموو بینەران کاتێک کە مسلمانان دەرکراون ئەوە لە مەدینە و لە ساڵی دووهەمی کۆچا ئەبێت مسلمانان لەو پەڕی فەقیریە ئەژین کە کاروانێکی خەڵکی مەکە دەگەڕێتەوە بۆ مەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەوێت ئەو کاروانیە بگرێت وەکو لابردنی ئەو هەموو زوڵم و ستەمەی کە هەیە بۆی لە کەمترین ئازاردا زۆرترین بەروبوومی هەبێ بەڵام ئەبوو سوفیان کە سەرپەرشتی ئەو قافڵاکە بەم دەنگ و باسە دەزانێ ڕێگەکە دەگۆڕێ و خێرا نەفەرێکیش ئەنێرێ بۆ کوێ بۆ مەکە بۆ ئەوەی کەوا خەڵکی مەکە ئاگادار بکاتەوە سەبارەت بە کاروانەکەیان ئەڵێ کەسێکا چێتە ئەوێ جلەکانی خۆیە دڕێ بە چەپۆک لە خۆیەدا هاوارەکە ئەڵێن چییە ئەڵێ کاروانەکەتان فریای بکەون محەممەد و یارانی بەتەمان دەستی بەسەردا بگرن لەو کاتەدا ئەوان بە تەواوەتی ئەڵێن دەی خۆتان ئامادەکەن بەیانی ئێمە دەرەچین بۆ شەڕ کە زیاد لە 900 سەرباز بە خۆیان بە وشتری باشەوە بە ئەسل و بە هەموو ئەسلحەیەکی خۆیانەوە دێن بۆ ئەم جەنگە واتە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لەگەڵ سەحابەکانە کە 300 ئەوەندە نەفەر بوون 314 نەفەر بوون بۆەوە هاتن کە تەنها دەوری کاروانیەک بدەن کە ئەو پڕەکەی 100 نەفەرێکی تیابێ بەڵام یعنی حتى بنيازي شر نبون خوا فرمي وتودون أن غير ذات الشوكة تكون لكم ناتاني شر بكن بلام خوا دەیوێ سبحانه وتعالى حقيقتك راسي چەسپا و لێرە و دەست پێ بکە کە کاتێک بەرەی دوژمنانی کافران دێن بە چەک و سیلاحەوانێ 350 کیلۆمەتر ئەبڕن بەرەو ڕووی تۆ تەنها 153 کیلۆمەتر دەمێنێ بەدر 153 کیلۆمەتر لە مەدینەوە دوورە خوای گەورە سبحانه وتعالى ویستی ئەو جەنگە بەو شێوازە بڕوا کە لە دڵی سەحابەکاندا نەبوو بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
کە هەموو هەڵوێستەکانی پڕێتی لە پند و ئامۆژگاری بۆ سەرکردەکان لەم کاتەیە کە ئەم سەحابانی هێناوە بۆەوەی کە کاروانیەک بەدەست بهێنن بەڵام ئێستا شەڕێکە ئەمان 314 ئەوان 900 ئەوەندە نەفەر کە نێزیکی 1000 نەفەر ئەبنەوانێ چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لە یەکێکی پرسی ئایا چەند حیوان سەرەبڕن کابراوتی 9 تا 10 وشتر سەرەبڕن هەموو ڕۆژێ فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەک ئیستینتاجێکی ورد 900 تا 1000 نەفەر ئەبن کە ئەمەش دیقەتی سەرکردەکانە کە چەند بە وردی بیر ئەکەنەوە لەگەڵەوە داڕووی کردە هاوڵەکان نەهاو بڵێ من ئەچم ئەو جەنگەتان پێەکەم فەرمووی ئەشیر و عەلەیە ئەیوهە الناس ئادەی ڕاوێژتان پێ دەکەم قسەی خۆتانم پێ بڵێن خەڵکینە بزانم ئێوە دەڵێن چی دیارە ئەو کەسانی کە کۆچکردو بوونتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە کۆچمان کردو لەگەڵتا ئێمە گیانمان لە پێناوی دینەکەی تۆیاکەی نەفیدا بۆ کوێ ئەڕۆی لەگەڵتانای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەی خەڵکینە ئێوەش دەی قسەم بۆ بکەن سێ جار ئەمەی دووبارە کردەوە چونکە ئەنساریەکانیش یاهی دەرانیش لەوێ هاتبوونە پێشەوانێ تا سعد هاتە پێشەوە فەرمووی ئەی پێغەمبەری خوا کە ئەنەکە تەقسودونا مەبەست پێ ئەوەیە کە ڕای ئێمە دەرببڕین فەرمووی بەڵێ فەرمووی سوێن بۆ خوایە لو خضت بنا هذا البحر لخضناه معك ئەگەر بمان خەیتەنە ئەو دەریاوە دەریای ناوەڕاست ئەگەر بدەوێ بچین بۆ ئەوێ ئەوە ئێمە ئامادەین یا دەریای سوور ئەمە ئامادەین کە خۆمان بخەینە ناو دەریاکەوە ئەی پێغەمبەری خوا سوێن بە خوای گەورە وا هاتوین کە ماڵ و سەروەتمان بکەین بە فیدای ئەم ئاینە پاکە و بۆ سەرخستنی دینی خوا و بۆ سەرخستنی پێغەمبەری خوا هاتوین دیارە مهاجرینش فەرمووی پێغەمبەری خوا ئێمە ئەڵێن اذهب أنت وربك فقاتلا إننا معكما مقاتلون بڕۆن بجەنگێن ئێمەش ئەجەنگین لەگەڵتانە کە ئەمەش دوو خاڵی زۆر گەورە و مەزنمان فێرەکان لە ئەخلاقیات بەڕێزەکەم ئەبێ هەموو شتێک بزانین لە ڕاستیدا ئەو ڕووداوانێک کە ڕوئەدەن ئەو تەنظیم و ڕێخستن و بەهاڕەوشتی و ئەخلاقی و پاکێتی و بەرزێتی و مرۆڤ دۆسێتیانەی کە لە ناخا دروست بووە ئەوانن ڕووداوەکانە جێڕن کاتێک کە سیارەیە گەبینی بە جوانترین شێواز ڕێگا ئەبڕێ ئەبێ بزانی سایقێک لە ناویایەتی خودی سیارەکە هەموو هونەرەکانی تیانە و کاتێک کە جێشێکی کەم بە 314 نەفەرەوانێ بەرامبەر بە 950 و چەند 60 کەس دەوەستنەوانێ بە سێقات بەرامبەر ئەوەن ئەوێ بزانن چه ئەخلاقیاتێک چ دروستکردنی مرۆڤەکە بە تایبەتی بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان کە گەورەترین پند و ئامۆژگاری تایە بۆ کەسانی کە بەرگری لە ئاینمان لە خاکمان لە وڵاتمان لە نیشتمانمان دەکەن کە بزانن چ ڕۆحێکی پاک چ سینەیەکی صاف چ تۆکمەبوونێک چوو بۆ خواسڵحانێک لە پێناوی ئەوەی کە تۆ مەبەست پێوی ڕەزامەندی خوا بەدەستبێنی بەرگری بکەی لە ئاینی خەڵکی لە شەرەفی خەڵکی لەم هەموو مزگەوتەی کە هەیە کە عیبادەتی تێدا ئەنجامەدرێت بۆ ئەوەی کە دەنگی الله ئەکبەر بەرزتر و بڵندتر بێ کە دوو پەندی زۆر گەورەیە یەکەم سەرکردە مەشوەرەت بکا بە دەوروبەری خۆی تەنها خۆی ڕاکان دەرنەبڕێ ئەشیر و عەلەیە ئەیوهە الناس خەڵکی نەڕاکانی ئێوەمەوێ کە ئەمەش نیشانەی سەرکردەی پێگەیشتووی تێگەیشتووی زیرەکی لێوەشاو وا دەکا کە ڕادروستکا لە ناو خەڵکیدا و دەرەنجام بیر و بۆچوونی ئەوان چێتە سەر ڕایەک کە ئەم مەبەستێتی و ئەو ڕایش جێبەجێ بکە ئەو کاتە سەربازەکان بە ڕۆح و گیان و چیانەوانێ ئامادەیان تایە قوربانی بدەن خاڵی دووهەم ئازایی و لێهاتووی و چاونەترسی و لێبڕاوی و دڵپاکی و دڵساغی و پێگەشتووی ئەو سەحابانە ئەگەیەنێ و بەڵگەیەکی بەهێز و تۆکمەیە بۆی بزانین فاکتەری ئاین فاکتەرێکی بەهێز و بەپێزە بۆ ئەوەی کە ڕۆحی گیانفیدایی و ڕۆحی بەرگریکردن لە ئاین و خاک وڵات و نیشتمان بەرجەستە ببێ بۆ ئەوەی کە ئەم کەسانەی کە بەرگری لەم خاک وڵات و نیشتمانەکەن بزانن کە ئاین پەروەرێتی حەزکردن لە ڕەزامەندی خوا حەزکردن لە بەدەستهێنانی بەهەشت گەورەترین پاڵنەرە بۆ گیان لەسەر دەستێتی ئەمان ئیتر دنیای مادی کۆتایی پێدێت چونکە کەسێک کە سیلاحی بەدەستەوە بوو لە پێشی سوپایە بوو بەڕاستی چاوەڕێ ئەوە دەکا کە شەهید بێت بەڵێ دکتۆر دوای ئەوەی کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لەو حاڵەتە زۆر ناسک و حەساسەیە ڕای مهاجرین و ئەنسار وەرەگرێ ئەوانش بێعەتی مردنی پێدەن دوای ئەوەی کە هەموو هۆکارەکانی سەرکەوتن ئامادەکەن پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ دوعاکات بە جۆرێکیش دوعاکە کە دەگوترێ عەباکەی لەسەر شانی بەرە بێتەوە و ئاپارێتەوە لە خوای پەروەردگار و ئەفەرمێ خوای پەروەردگار ئەگەر ئەم چەند کەسێک کە لەگەڵ مایە بفەوتێنیتر تۆ لەسەر زەویان ناپەرستی یعنی قسەکردن لەسەر ئەوەی کە جەنابەت باسی سەرکردەی واقعیت کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو لەحظەیە کە خوای گەورەش پشتیوانیەکە ڕاستەوخۆ بەس هۆکارەکان ئەگرێتە بەر تەنانەت دوعاشەکە یعنی شتەکان بەجێ نایڵێ ئەمەش دەرسێکی گەورەی وە هەستەکەم تیابێت بۆ موسڵمان بێگومان یەکێکی تر لەو واتە جوانانەی کە لە جەنگی بەدرا ڕوویداوە و هەستی پێ دەکەین و دەخوێنینەوە
تایبەتمەندیەکی تری باوەڕدارانە لە هەر شوێن و جێگەیەکی ئەم سەرزەویا بن لە هەر کات و سەردەمێکی ئەم سەرزەویا بن ئەویش دوای ئەوەی کە سەربازەکان تەرتیبەکە حتا خی گەورە وەسفیانەکە لە قورئانە کە لە ڕووی مادیەوە هەچەنە کەمیش بوون بە تۆکمەیی دانیشتن صفن کە ئەنەهم بنیان مرصوص پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ریز بەدەست ریزی ئەکردن کە لەو کاتەیە بۆ یەکەم جار بوو بە سەف شان بەشان یەکتری بە ریز بوەستن ئەوانی تریان بەدەسە ئەوانی ڕمیان بەدەسە ئەوانی شوشێریان بەدەسە یەکەم جار بوو تەرتیب و ڕێخستنی ئاوا جوان بکرێت لەو مێژووی جەنگا کە پێشتر قڕیشەکان شتی وهیان نەبینی بوو بۆ ێزانیان باز لە ئیبداعێکەکەن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕووی مادیەوە ئەنجامی دا لەناو سەحابەکاندا بەڵام لەگەڵ ئەوەشدا لایەنی معنەوی نابێت فەرامۆش بکرێت کە ئەویش دوعا و پاڕانەوەکردنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی کرد بە دوعاکردن دوعایەکی بە کوڵ بە دڵ بە زبان پاراوی خۆی داوای کرد کە خوایە ئەیتە دەسەڵاتی ئێمە ئەوەندەیە کە ئێستا ئامادەیمان تایە ئەی ئیلاهی سەرکەوتن لە لای تۆیە وما النصر إلا من عند الله خدای داوا لێ دەکەم کەوا ئەم کۆمەڵەی ئێستا لێرەدا کۆبووینەتەوە و هەمومان بەرگری دەکەین و دوژمنان هاتوون بە چەبووەیەکی زۆر و بە چەک و ئەسلحەیەکی زۆرەوە بۆ دژایەتیکردنی ئێمە خدایە ئەگەر ئین تهلك هذه العصابة فلن تعبد في الأرض تەواوتر لەسەر زەویە بەس تەنها ئەم کۆمەڵە کەسە هەن کە ئیسلامێکیان هەڵگرتووە ڕەحمەتەن للعالمین بێ ئیسلامێکیان هەڵگرتووە کە بێ پەیامی هەموو جیهان بێ إن هو إلا ذكر للعالمين الحمد لله رب العالمين ئەو عالمیەتە لە دڵی هەموو مسلمانەکە ئابێ بچەسپێ لێرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام ئەو دوعا و پاڕانەوەیەکە بە شێوازێک کە ئیتر بەو پەڕی دڵێتی و بەکوڵێتی پێوە دیارە ئەمەش ئاماژەیە بەوەی کە مسلمانان لە هەر کات و سەردەمێکا بن هەر کارێکەکەی ئەتۆ ڕاگەیاندکاری دەکەی ئەبێ لە پشتەوە ئاگار لە سیلاحێک بێت کە زۆر بەهێز و تۆکمەیە کە پێی دەوتێت دوعاکردن ئەو کەسێک کە ئێستا لە پێشی سوپادایە بۆ بەرگریکردین لەم خاکوڵات و نیشتمانە ئەبێ بزانێت کە شتێک هەیە بەدەستیەوانێ لە چەکەکەی دەستی بەهێزترە کە پشتبەستنە بەخوا و دوعا و پاڕانەوە و لاڵانەوەکردنە الدعاء هو العبادة قل ما يعبأ بكم ربي لولا دعاؤكم ئەگەر دوعا و پاڕانەوە نەبێت پشتگوێ دەخرێن و لاوازن و بێهێزی ڕوتان تێدەکا بەڵام کەسێک کە چەکی بەدەستە بەڵام دڵنیایە کە خالقی ئەرز و ئاسمانەکان لە پشتیەوەیەتی و یارمەتی ئەدا ئەگەر هاتو ڕۆحی بسپێرێ مەلایکەتی ڕەحمەت هەڵێگرێ بۆ بەهەشتی خوا ئەگەر هاتو لێرا بمێنێتەوانێ خوای ڕەب العالمین بەرگری لێ دەکا و ڕای دەگرێ و هێزە خاتە ناو دڵی و هێزە خاتە ناو ئەژنۆی بۆەوەی کە بە چەسپاوی بمێنێتەوانێ ئیتر چی هێزێک دروست دەبێت لەڵی ئەم کەسانەدا کە بەرگری دەکەن لەم خاکوڵات و نیشتمانە کە بەڕاستی ئەمە دوعاکردن و پاڕانەوەکردن یەکێکە لە واتا گەورەکان و یەکێکە لە داخوازیەکان کە شریعەتی ئیسلام باسی لێوە دەکا و بانگەشەی بۆ دەکا بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەنجامدانی مەشورەتدا لەگەڵ ئەوەدا خۆی قائید و سەرکردەیەکی واقعی بۆ لە ناویاندا بەدەستی خۆی ڕێکی خستون لەگەڵ ئەوەشدا کە چەکەکانیانی پێ تەرتیب کردوون بۆ ئەوەی کەوا باشترین بەرگری بکەن لەگەڵ ئەوەشدا دەستەکە بە دوعا و پاڕانەوەکردن چونکە بەڕاستی دوعا و پاڕانەوەکردن بە هێزێکی ئەوەندە تۆکمەیە هەچ کەسێک پشتی پێ ببەستێ خی گەورە زایی ناکە سبحانه وتعالى چەند پاشا هەیە دوعا و پاڕانەوە لاڵانەوە شکستی پێهێنراوە و دواکەوتووە و چەند سەرکردە هەبووە زوڵمی کردووە دوعای پیرەژنێک و دوعای کەسێکی مەزلوم لە ناوی بردووە و ئێمەش ئەزانین کە حکومەتی حیزبی بەعسی عەرەبی کە ئەم هەموو کشت و بڕینێکی لەگەڵی کووردا بەڕاستی بەشێکی زۆر لە دوعای پیرەژنەکان و دوعای مامەسای مزگەوتەکان و ئەو هەموو دوعایانەی کە دەکرا هۆکارێکی سەرەکی بوو بۆ ئەوەی کە خوای گەورە سبحانه وتعالى بە شێوازێک لاوازی کرد و لە ڕێخست کە بە خەیاڵی کەسانە ئەهاو بەڵێ دوعاکردن سیلاحی باوەڕدارە کە دەبێ ئاگای لێبێ کاک دکتۆر ئەگەر سیرکەی یەکێکە لەو حکمەتانە کە لە جەنگی بەدرا بینرێ ئەوش گۆڕینی تاکتیکی شەڕە کە ئەمەش زۆر لە خوتەی عسکەریە پێگوترا شتێکی گەرنگ ئەوش ئەوەیە کە ئێمە زانین ئەدەبی سەحابیەکان بە شێوەیەک بووە هەر وەختێک پێغەمبەر صلی الله علیه وسلم ویستێتی لە ڕێگای پرسیارەوە ئەدەبێکیان فێر بکە لە شتیان تێبگەێنێ ئەوان خۆیان پرسیارەکان وەڵام نایەتەوە ئەگەر بیشی زانن بەڵکو توانە خوا و پێغەمبەری خوا زانن بەڵام لەم جەنگا بینی شوێنەکە ئەگۆڕن شوێنی ئەو شوێنەی کە دیارەکەم بۆ شەڕ بۆیە یەکێک لە سەحابەکان بە پێغەمبەری خوا فەرمێ ئەگەر ئەمە وەحی نییە دەسەڵاتی ئەمەی تایە ئێرەی پێ باش نییە سیرەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە قسەیەکات لە ڕاستیدا کاتێک کە ئێمە باز لە پیشە و کاری پەیامبەرەتی و پێغەمبەرەتی دەکەین عەلەیهی السەڵات وەسەلام گەیاندنی پەیامی خوایە قورئانی پیرۆزە بە خەڵکی
و خۆدی خۆشی یەکەم کەسە کە جوانترین و باشترین تێگەشتنی هەیە بۆ قورئان بۆ پەیامی خوای گەورە سبحانه وتعالى. بەڵام لە ئاینی پیرۆزی ئیسلامە باز لە دروستکردنی مرۆڤەکە، ئەو مرۆڤەی کە بتوانێت هەرچیشتی تر هەیە دروستیکە. واتە لە قورئانی پیرۆزدا باز لە دروستکردنی شقارتە نەکراوە، تەنانەت دەنگەندەمبوسێکیش نەکراوە. قورئان هاتۆ مرۆڤ پێ بگەێنێ، بەڵام ئەم مرۆڤەیە کە ئەبێت ئەم هەموو جیهانی دنیای پێشکەوتنە دروستکا و ڕەفاهیەت بێنێ، تەنها خوا داوای کردووە کە ئەم مرۆڤە پێگەشت و تێگەشت و عاقڵ بێت، بزانێت کە لەسەر زەویە کاتیە و زوو شوێن دەستی خۆی دیاریکە، لە بەرامبەریشدا دەبێ ئەم کەسە سەرزەوی ئاوادان بکاتەوانێ واستعمركم فيها. دیارە حەبابی کوڕی منذیرە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شوێنێکا لادا فەرمێ بە ئێمە ئالەم شوێنە دابین. حەباب دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا ئەهذا منزل أنزلك الله، ئەمە شوێنێکە خوا فەرمێتی لێرا بە. پێغەمبەری خوا فەرمی بەل حرب ومەکیدە، نەخێر ئەمە جەنگە، ئەمە فێڵە، ئەبێ بزانین چۆن تەکتیک ئەەکەین. فەرمووی ئەم مەنزیلەم پێ باش نییە، با بچینە سەروتر لە پاڵ کانیاوەکە بین، ئەرزەکەی تۆکمەترە، ئەگەر باران ببارێ قوڵچڵپاو دروست نابێ و لە کانیاوەکان تێراوە بین و بەردەوام ئاومان لێو نزیکە بێ لەم بیابانەیە، باشترینش دەوەیە کە بچینە سەرەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بەڕای ئەم با ئێرە بگوێزینەوە بچینە سەرەوە. وفعلا وابوو کە مسلمانان بارانێک باری پێی هێمن بوونەوە و ئەوان شوێنەکەیان قوڵچڵپاو بوو پێی نیگەران بوون و مسلمانان تێرئاو بوون چونکە لە ئاوەکەەوە نێزیک بوون و ئەوان تینوو بوون چونکە ماوەیەکی زۆر 350 کیلۆمەتریان بڕی بوو هاتبوون ئەوێ و ئەوان زانیان حتا خەبەریان پێگەیشتیان کاروانەکە ڕزگار بۆ مەچن شەڕ مەکەن. بەڵام هیشام ئەبوجەهل وتی نەخێر ئێمە ئەبێ بڕۆین، ئەبێ ڕەقس و سەما بکەین، ئەبێ عارق بخۆینەوە و ئەبێ هەمویان پارچە پارچە بکەین دەستێکیاندا بدەین کە جارێکی دیکەی تر وەک چۆن وەک چۆن لە ناومان بردن لە ناو مەکەیان نەمان، ئەبێ ئێستش بەو شێوازە مامەڵیان لە تەکدا بکەین و لاوازیان بکەین. لێرە بوو کە شەڕەکە ڕوویدا، دیارە ئەو پێشنیارەی کە سەحابەکە کردی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەک سەرکردەیە گوێی کرد کە ئەمەش خاڵێکی ترە بەڕاستی، سەرکردەی گوێگر بێ بۆ هەموو سەربازەکان بۆی بزانێت کامە بەهێزە، کامە جوانە، کامە چاکە، دواتر بیکاتە ڕایەکی خۆی و بۆ پەڕی خاکی بوونەوە مامەڵە لەگەڵ پێشنیارەکاندا بکات. دکتۆر ئێشێکە لەو دەرسانەی کە لە بەدرە فێریە بین ئەویش ئەوەیە کە پێغەمبەر دووری خوای لەسەر بێ وەکو سەرکردەیەکی هەم ڕۆحیەوە هەم چۆنەڵی کردەیی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە شوێنێکی بەرزیا خۆ لە من سێبەرێک دانەنیشتووە و بە دووربین سەیری شەڕەکە بکا و یان خەڵک بە لاسلکی و بە جیهاز و منازانم یەکێک خەبەری بەبارە بڵێ مەسەلەن مسلمانان سەرکەوتنیا تەسەورێکرا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەتا ڕیشی مبارەشی تەپ و تۆزاوی بووە لە نزیکی مسلمانانەوە بۆ چۆن لە کاتی ترا لەگەڵ هەژارەکانیان ئەوان ئەویش هەژار ژیاوە چۆن مەسەلەن بۆن مناگەرەوان بەردێکیان بەست بێ لە سکیان ئەم دوو بەری بەستووە بە لە سکیا. عملی بوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم وجودی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە تەنانەت ئەوەش پاساو نەبێت کە ئەی پێغەمبەری خوا تۆ خوا نەخواستە شەهید ببی ئەم دینە چراکەیە کوژێتەوە. مەبەستمانەوەیە چۆن قیادە ئەبێت لە نزیک خەڵکەکەی خۆ بێ، ناکرێت بەجێی بێڵێ، ناکرێت مەسەلەن بۆن منە ئەو دوورە پەرێز بێت لە شتێک کە مەسەلەن بۆن منە لە کاتی ئازار و ناڕەحەتیە لە دوورەوە سیر بکە. پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵکو بەشدار بووە لەگەڵیانە لە نزیکەوە. لەم ڕووداوەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خودی خۆی لەوێ بووە و کەپرێکیان بۆ هەڵداوە، خێمەیەکی بچووکیان بۆ هەڵداوە، تایدا بووە سەحابەکان فەرمویان ئەی پێغەمبەری خوا حەزەکەین پێشنیارەکەین کە تۆ لە پێشەوە نەبی، یعنی تەکلیفیان نەکرد، ئەگنا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پێشەوە بووە. فەرمیان با تۆ لەوێ بدە، ئێمە خەبەرت پێ دەدەین، ئێمە هەر ڕووداوێکیش بێت لەگەڵمانە سەپەرشتی ئیشەکەمان بۆ بکات. بە کورتی معیارێک هەیە کە جیاوازی سەرۆک و سەرکردە جیاوازێکیان هەیە. سەرۆک وەکو مدیر وهایە، بەڵام سەرکردە سەری کردەوەکانە لە ناو سوپادا، لە ناو دائیرەکانە، لە ناو دەستگاکاندا. لە ژیانی ڕۆژانەدا دائیمە سەرکردە کاریگەری هەیە، ئەوەی کە لە ناو خەڵکایە هەڵەکان ڕاستەکاتەوە، خۆی نمونەیەکی جوانە بۆ خەڵکی، کە ئەمەش قیمێکی جوانە کە بەشێک لە ژیانی تاکەکان و سەرکردەکان بگرێتەوە. بەڵام با واقعانە پەنوەربگرین. ئێمە وادای نەنێن کە هەچی سەرکردەکانە بێت لە پێشی سوپاکە و بن، هەچی سەرکردەکانە بێت بێناز بن، بێناو بن، بێجێ بن، وەکو فەقیرترین کەس مامەڵە بکە. چونکە لە ناو سوپاکەیە کەسانێک هەیە کە حاڵی باشە، ئەمە ژیانێکی واقعیە. زۆر جار ئەم وێنایە کە پێ چاوی مسلمانانە دروستیەکەین، مسلمانان زۆر جار داوای ئەوە دەکەن کە سەرکردەکان وەکو فەقیرترین کەس بژی، کە ئایا ئەمە پێوەرێکە کە ئێمە بشێوازە مامەڵە بکەین، بێمە بشێکە لەوەی کە ڕۆحی خاکی بوونمان لێ تێکچۆکە لە چیایە.
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مامەڵەی کردووە خێوەتێکیان بۆ دروست کردووە خێمەیەکیان بۆ هەڵداوە فەرمویان ئێمە خەبەرت بۆ دێنین ڕازی بۆ بەوە تەنانەت پیان خۆش بووە عەلەیهی سەڵاتو وەسەلام لە دواوە لە سوپاکە ئەبینێ ئاگای لێ بێ بزانێت چی ڕوئەدا بۆەوەی کە تەوجیهی زیاتر بدا لە پێشەوانێ بۆیە دەکری ئەمڕۆ یعنی سەرکردەکان لە ئەدەوات و ئەسبابی ئەمڕۆ بەکاربێنن بە واقعی بچنە پێشەوە بەڵام ئەسبابی ئەمڕۆ بەکاربێنن کە بە شێوازە لە شێوازەکان سەرپەرشتی سوپاکان بکەن لە نزیکەوە مەرج نییە ئیلا ئەبێ لە پێشی سوپاکە بێ یەکەم تیر هاو کە سەرکردەکان شەهید بێت ئەمە بەشێکە لە گیانفیدایی بێگومان یعنی بۆنە لە جەنگی مۆتەدا سیان لە سەرکردەکان شەهید بوون دواتر خالدی کوڕی وەلید سوپاکەی هەڵگرت کە جعفەری کوڕی ئەبی تاڵیبێکێک بوو لەوان ئەبا عوبەیدەی جعفەری کوڕی ئەبی تاڵیب و هەروەها سیان لە سەرکردانە کە بەفعلی شەهید بوون لە ناو سوپاکەدا عەبدوڵای کوڕی ڕەواحە ڕەحمەتی خوا و ڕزای خوای گەورە لە هەر هەمویان بێت بەڵام ئەم گیان فیدایی بوونەش جاری وایە بەوەیە کە تۆ لە نزیکەوە ئاگاداربی بەڵام ئیتڵاعات هەبێ بەسەر ڕووداوەکانە قسم ئەوەیە مەرج نییە ئیلا لە پێشی پێشەوە بێ بۆی کە یەکەم فیشەک شەهیدی بکە ئەسڵەوە دەتوانین قسەمان لەسەر ئەو بوو کە حوزوری پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بێگومان سەرکردە ئەوەیە واقعی بێت کە ئەوەیە نێزیک بێت کە ئەوەیە لەگەڵ زامی خەڵکیا بێت لەگەڵ ژانی خەڵکیا بێ ئەبێ وەکەوان بەربەسکیە و ببەسێ ئەبێ ئەوەکەوان بێنازی بچەژێ بەشێک لە بێنازی بچەژێ کە سەرکردەی ڕاستەقینە ئەوەیە وەکو ئەوان بێت دایمە بزانە لە خەڵک کەی گلەی لە ناو خەڵکەوە دروست ئەبێ کاتێک کە سەرکردەکان لە شاخ بن بەڵام خەڵکەکە لە ناو شی و دۆڵا بێ ئەو هەز ناکە بە هەناسە ساردەکانی ئەم ئەو هەز ناکە بە پێچەکانی سکی ئەم ئەو هەز ناکە بە زام و ژانەکانی ئەم بۆیە دایمە دووفاقە دروست ئەبێ ئەو کاتە سەرکردایەتی کردن لاواز ئەبێ و ئەو کاتە سەرکەوتنەکان قرس ئەبن و سەنگین ئەبن و دوورەکەونەوانێ و ناتوانن بەدەستی بهێنن بەڵام ئەگەر هاتو لە ناو خەڵکابی ڕۆحی فیدابوون و ڕۆحی ژیان لە ناو خەڵکا بەشێ بێ لە سیمای تۆ بێگومان سەرکەوتن هاوشانی تۆ دەبێت کاک دکتۆر یەک دەرسی تری زۆر گەرنگ لە بەدرا هەیە ئەوش ئەوەیە کە مسلمانەکان دوایەوە کە جەنگەکە ڕووەدا چەند کەسێکیشان لێ شەهید دەبێت چەند سەحابەیەک شەهید دەبێت و هەروەها دوایی سەرکەوتن بەدەستێنن لە سەرکەوتنەکە چەندی لەگەگرن لە ئێرەوە ئاشتەوایی یاخود با بڵێن ژیان دۆستی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر بە گەورەی دەرەکەوێت لەگەڵەوە کە چەند ئازیزێکی زۆر نزیکی لە دەستاوە نازانین هەروەها ئازارێکی زۆری پێکەشتووە بەڵام وەختێک کە دیلەکان ئەگرێ دیلەکان ناکوژێ بەڵکو پیانەڵێ هەرێکەتان چەند کەسێک فێری خوێنەواریکەن و دوای ئازاد بن ئەمە چ حکمەتی و چ دەرسێکی تێنە بێگومانێکی لەو ڕووداوە زۆر گرنگانە ئەوەیە کە جەنگ شەڕکردنە کوشتاری تیا دەبێ و دیلیشی تیا دەکرێت ئەمە واقعێکی جەنگە لە هەموو دنیادا کە جەنگ ڕوئەدا ئەم شتانە ڕوئەدەن لە جەنگی کەنداوە شتیواری داوە لە جەنگی ئەفغانستان شتیواری داوە لە جەنگی رووسیا شتیواری داوە لە جەنگی ئەمریکا خودی خۆی شتیواری داوە ئەمانە ئەکرێن یعنی و ڕوئەدەن بەڵام شێوازی مامەڵەکردن کە وەکوتم ئەو مرۆڤانەی کە دروست ئەکرێن ئەم ڕووداوانە لە سەدەسی ئەوانە ڕوەدا ئەمە هەدەفی ئیسلامەکە هاتووە کاتێک ئەم ڕووداوە ڕوئەدا دیارە هەفتا لە کافرەکانە کوژن و هەفتاشیان لێ بەدی لەگیرێ مسلمانانیش 14 نەفەر شەهید دەبن 6یان لە کۆچکەران و 8یان لە یاریدەران لەوانەی کە خەڵکی مەدینەن دیارە شەهیدەکان لەبەر چاویانن بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ڕێزی مرۆڤایەتی دەفەرمێ ئادەی گۆڕ هەڵبکەنن بۆ بێ باوەڕەکانیش بۆی کە ئەوانیش بنێژرێن چونکە مافی مرۆڤیان ماوە هێشتا بەداخەوە کە ئێستا دەبینیت دیل نەک ئەکوژرێ ئەوەشی کە کوژراوە پاچە پاچەی دەکەن ئەوەشی کە کوژراوە یعنی پەلوپێکن ئەیسوتێنن بنزینی پیاکەن و لەبەریان خۆی گەرمەکەنەوە بەداخەوە کە ئێستا ڕووداوانی کە ڕوەدەن ئەم وێنانە ئەبینین کە تراژیدیایە کە دوور لە ئینسانیەت سەیری پێغەمبەری خوا کەن صلی الله عليه وسلم ئەبوو جەهل سەرسەختترین کەسی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سڵاتو وەسەلام قبریان بۆڵکەندن و هەمووشیان خستن ناو قەبرەوانی و سەحابەکانیش لە شوێنی خۆیانە نێژران شەهید بوون کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لە شوێنی خۆیاندا بیان نێژن لەگەڵ ئەمەشدا پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام فەرمووی ئەم دیلانە مامەڵەی باشیان لەگەڵدا بکەن کە لە قورئاندا زۆر هاتووە کە مە حەزەکەم تەرکیزی لەسەر بکەین چونکە تەشویه و لێک شێواندنێک هەیە لەسەر مادام چوینە سەری فەرموزیانە بڵێ کە ئەویش مامەڵەکردن لەگەڵ ئەسیرایە خی گەورە لە قورئانە فەرمێ ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا لەناو کۆمەڵگەی مسلمانە هەژار هەیە و بێباوکیش هەیە لەناو هەموو کۆمەڵگەیەکە هەژار هەن
و کەسانیش هەن بێ باوکن کە باوکیان مردووە یا فەوتی کردووە نەخۆش کەوتووە لە جەنگایە لە هەشتێکا وفاتی کردووە کۆمەڵە مناڵێکی هەیە باڵغ نەبوون ناتوان کاسبی بکەن ناتوان ژیانی خۆیان بەرن بەڕێوە ئەبێ ئەمانە لەناو کۆمەڵگەی مسلمانە بە چای بەزێوە سێریان بکرێ یارمەتی بدرێن خی گەورە لە قورئاندا لەگەڵ مسکین و یەتیمە خی گەورە باسی ئەسیری کردووە ئەسیر دیل ئەو کەسێک کە بەدیل گیراوە لە جەنگا لە جەنگی ڕوبەڕووبوونەوە دەسەویەخەدا بەڵام مسلمانان سەرکەوتون ئەوان شکستیان هێناوە بەدیل گیراون و ئێسەکانە لەژێر دەستی مسلمانانن لا حول لهم ولا قوة بێنازن بێهێزن بێدەسەڵاتن بێچەکن بەرامبەر مسلمانان وەکو کۆیلەیەک وەستاون ئایا چۆن مامەڵای لەگەڵدا بکرێت یەکەم خواردنیان بدرێتێ تەنانەت لەو ڕیوایەتە باس کراوە خۆیان ئەوانەی کە بەدیل گیرابوون و دوایی مسلمان بوون هۆکاری مسلمان بوونەکانەوە بۆ دەڵێ کاتێک کە نانیان پێبوو لەگەڵ خورمایان نانەخۆشەکانەدا بە ئێمە خۆیان خورماوشکەکان نەخوارد چونکە ئاەتەکە دەفەرمێ ئینەما نوطعیمکم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شکورا لەبەر خاتی خوا ئەم مامەڵە جوانتان لەگەڵا دەکەین نە سوپاسمانەوێ نە پاداشتیش بەرامبەریشمانەوێ مامەڵەکردن لەگەڵ ئەسیرا لەگەڵ دیلا کە بێدەسەڵاتە بێنازە ئاوا مامەڵی لەگەڵدا دەکرێت پاشان ئەو ڕیوایەتانەی کە باز دەکەن دەڵێن دوان لەوانەی کە دیل بوون هاتنە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتیان ئەی پێغەمبەری خوا حکمان چێ ئێمە فەرمووی ئەوەیتان خوێنەواری هەیە بادە لە هەژا لە ڕۆڵەی مسلمانان فێرە خوێندەواری بکە کە ئەمەش قیمەتی زانست دەگەێنێ لە حەزارەت و شارستانەتی ئیسلامیا گرنگی پێدرێت کە تەنانەت جەنگیش کە گرستانە و تێکدانە و فەوتانە و هەتی و خستنی مناڵەکانە ئەبێ خزمەتێ بکاتوانێ بۆ منداڵانە لە ڕووی عیلمیەوە فێر بکرێت لەلایەکی ترەوە فەرمووی ئەوانی تریش ئیمما لە قورئانە خوای گەورە فەرمێت فشدوا الوثاق فإما منا بعد وإما فداء ئەسیر دوشتی لێکرێ یا بە منەت ڕزگارەکرێن منە دەکەین بەسەر عهدی لێوەرەگرین کە جایتر بەژاری شەڕ نکاتەوە یاخود بەرامبەرەکەی فیدیە پارەیەک وەرەگرین کە ئەیترەوە یاسای قورئانە و ئەو باشترینە باش دوان هاتم تیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم والله نەخێنەواریمان هەیە خەڵک فێرکەین نە پارەشمان هەیە بەڵکو هەر یەکێک لە ئێمە 5-6 کچمان هەیە کە پەروەردەمان کردوون کە تا ئێستا لە لامانن ئەگەر هاتو ئێمە بکوژرین لە ڕاستی هیچ کەسێک نییە سەرپەرشتیان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی یعنی کچەکانتان زیندە بەچاڵ نەکردوتیان نەخێر ئەی پێغەمبەری خوا ئێستا سوێن بێ کچمان هەیە کەسیش نییە سەرپەرشتی کچەکانمان بۆ بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەم دوانە لەبەر خاتی کچەکانیان ڕزگارکەن سەیری لە حکمەتی ئیسلام سەیری لە ساخێتی و صافێتی مامەڵەکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیسلامەتی بەڕێزان ئەمەیە دیندارێتی ئەمەیە هەچ کەس شتێکی تر بکە جگە لەمە لە ئیما مەنەن بعد و ئیما فیداء کە لە قورئاندایە لە چەسپاوە ئاەتی قورئانە محکەمە ڕوونە دیارە ئاشکرایە ئەوەی ئەلفوبای لە عەرەبی بزانێ لێی تێگا کە خوا فەرمێ فشدوا الوثاق فإما مەنەن بعد بیان گرن بەڵام دوایی چیان لێ دەکەین فإما مەنەن بعد وإما فیداء یا ئەوەیە کەوا بەرامبەری فیدیان لێوەرەگرین یا ئەوەیە بەبێ بەرامبەر ئەهدیان لێوەرەگرین کە جایتر بەژاری نەکەنەوە چونکە ئیسلام نەهاتۆ مرۆڤ بکوژێ ئیسلام هاتۆ مرۆڤ دروستکە مرۆڤ پێبگەێنێ مرۆڤ تێبگەێنێ ئەم ئەخلاقیاتە ئەخلاقیاتی ئیسلامە کە لە بەرامبەر دیلەکاندا مامەڵەی لەگەڵدا کرا مامۆستا بەسەراتێک هەیە لەگەڵ جەنگی بەدرا بەداخەوە من سەنەدەکەیم دەست نەکەوت ینی نازانم تا چۆن صحیحە ئەویش ئەو باس لە وەفاداری پێغەمبەر صلی الله علیه وسلم کرێت لە کاتی جەنگیشە ئەویش ئەوەیە کە لە کاتی حەسارەکەی شیوی ئەبوو تالیبە کەسێک ئەو بڕیارێکە نووسێ ئەو میساقیکە نووسێ و چۆنە لە عەشیرەتەکان ئیمزایەکەن و بە دیواری کەعبە هەڵواسرێ کەسێک لەو کاتەیە چێلەیە کاتەوە بۆیە لەو کاتەیە لە جەنگی بەدرا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بیرێتی ئەم کەسەی لە بیرە ئاماژەیەکە کا بەوەی کە ئەگەر کەسێک ئەگەر چوزان ئەگەر خێر هەبێ لەم ڕۆژەیە مەسەلەن بۆ منم خێر لای فڵان کەسە ئەگەر مەسەلەن شتێکە بێ بە ناوی چاکە بێ ئەمڕۆ لە لای فڵان کەسە نازانم ئەمە ئاماژەیە بۆ وەفاداری پێغەمبەر صلی الله علیه وسلم یا بۆ ئەوەی کە ئەگەر سەحابیەکان ئەم کەسیان بینی چۆنەڵی بیپارێزن یا مەسەلەن بۆ منە ئەمانی بدەنێ بەکوڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتووە بەهای ئەخلاقی و ڕەوشتی لە ناو کۆمەلگادا ساغ بکاتەوە و تەواوی بکات ئینەما بوعیثت لأتمم مەکارم الأخلاق بۆ یەکێک لەو شتانەی کە بێ هەموو دنیای ئەمڕۆ هەموو زلهێزەکانی ئەمڕۆ عالەمی ئیسلامیش لەگەڵ عالەمی غەربی و لەگەڵ عالەمی ئەمریکی هەموو بێن لەسەر بەها ڕەوشەکان یەکدەنگ بن ئەوە شتێکە کۆمانە کاتەوانێ بۆیە بەهای ڕەوشی لە ئیسلامدا وەکو هەوا وەهایە حەچی شوێن هەیە هەوای تایە بەهای ڕەوشی دەبێت لە هەموو شتێکە هەبێ لە خێزاندا ئەبێ هەبێ لە دەسەڵاتە ئەبێ هەبێ
لە ئیدارە و بەڕێوەبردنە ئەبێ هەبێ لە ڕاگەاندنە ئەبێ هەبێ لە تاک بە تەنهاش بۆ ئەبێ بەهای ڕەوشتی هەبێت لەگەڵ حیوانە مامەڵە بکە خوارێزارتان کات لەگەڵ ئاژەڵێکە لەگەڵ سەگێکە مامەڵەکە مادام تۆ مرۆڤی ئەبێ بەهای ڕەوشتیت هەبێ لەگەڵیدا ئەوەش ئەخلاقەکە ئیسلام چەسپاندوێتی لە ناو جەنگیشا کە گەورەترین دیاری ئیسلام هێناوێتی بۆ هەموو مرۆڤایەتی ئەوەیە کە بەهای ڕەوشتی و ئەخلاقی هەبێ لە جەنگیشدا کە ئاماژەیەکم کرد بەوەی کەوا نابێ مناڵ بکوژرێ کە بەداخۆستە لە هەندێک لە جەنگەکانە ئەبینین مناڵ پاچە پاچەکرێ ئەوە ناکە کیشێکی وێڵبەری ئەکەوێ ئەوەیان شتێکی دیکەیترە بەڵام بەدەستی ئەم قەست مامەڵاکرێ ژن ئەکوژرێت کە ئەمانە بەوبەختیە بەڕاستی دووچاری مرۆڤایەتی بۆتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتێکا لە مەککە ڕۆیشت بۆ تائیف بەڵام تائیف بەربارانیان کرد کە گەڕایەوە خەڵکی مەککە زانیان وتیان مادام هاتووی پشت بە خەڵکی تر بەسی سەبارەت بە ئێمە چارە دەکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زەید دینار بۆ لای مەطعەمی کوڕی عەدی فەرمی بچۆ بڵێ ئیستیجارە و پەناهیندەیم بدە مطعیم پەناهیندەی پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمی ئەگەر مطعیمی کوڕی عەدی بمایە بیوتای ئەی محەممەد تکات لێ دەکەم ئەو هەفتادی لە ئازاد بکە وعد بوو ئازادم بکردای لە پێناوی قسێکی ئەودا بۆ چونکە بەهای ئەخلاقی یەکێک لە بەها گەورەکان کە ئەبێ سەرکردەی مسلمان کە ئەبێت میلەتی مسلمان ئاگای لەو میلەتانی دیکەی تر بێت کە ڕۆژی نەهامەتی یارمەتیان دا و دەستی یارمەتیان بۆ درێژ کردووە ئەمیش لە ڕۆژێکا بێت کە چاوی ڕوون بێ و ئاگای لێ بێ و خاوەنی ئەخلاق و قیەم و بەهای جوان بێ بێگومان یەکێکیش لەوانە کە خزمەتی پێغەمبەری خوای کرد بێ عەلەیهی سەلام لە دوور تا نزیک لە مسلماناندا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر جەنگان لەگەڵیاندا مەچنە بەرامبەریان و چەک بەرامبەریان مەکەن ئەوەی بە زۆر هاتووە حتا وتی عەباسی مامن بە زۆر هاتووە مەڕۆن یەخەی مەگرن ئەوانی کە بە زۆر هێنراوەتە ناو جەنگەکەەوە مەڕۆن جەنگیان لەگەڵا مەکەن حتا یەخەتان نەگرن واتە زۆر گرنگە کە تەنانەت لەوەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جیاوازی کردو لە نێوان کەسێک کە هاتووە بە دڵ بەکوڵ بجەنگێ لەگەڵ مسلمانە لەگەڵ کەسێکا کە بە زۆرە ملە هێنراوە لەبەرەوە ئەو کەسانی کە بەدی لەگرێنەوە چێ بەشێکیان زۆریان لەوانە زۆرە ملە هاتبن زوهەیری ژێکێک لەوانەی کە ئامادە نەبوو ئەو عقدەی کە بە کەعبە هەڵوەساوە زوڵم بێت و لە پاڵ کەعبە هەڵبواسن کە ئەمەش بەڕاستی خاڵێکی گرنگە کە تو ئاماژەت پێکرد من شتێکی لێوە باس بکەم کە کەعبە شوێنی یەکتاپەرستیە بەڵام کە بەدەستی کەسی بێدینەوە بوو لاپەڕێکی پێوە هەڵەواسێک کەستەمکردنە خەڵکی کە ئەمەژەوە دەگەێنێ کەسی زاڵم و ستەمکار دین بەکارێنێ بۆ زوڵم ئیعلام و ڕاگەاندن بەکارێنێ بۆ زوڵم هونەر بەکارهێنێ بۆ زوڵم مەگە زێرە هونەر نەبوو کە بەکارهێنرا بۆ ستەمکارەکان بۆی ئەو کەسی کە زاڵم و ستەمکار بێ هونەر بەکارێنێ ڕاگەاندن بەکارێنێ ئامادەیە بە زۆر ملی مزگەوتەکان بگرێت بە زۆر بە وتاربێژەکان بڵێ بێت تۆ دوعام بۆ بکەیت وەکو چۆن ئەمان بیست لە کاتی حکومەتی بەعسا کە پێویست کرابوو لەسەر وتاربێژەکان کە بێ دوعای بکەن ئەمە بەڕاستی کۆمەڵێک بەهایە کە لە ئیسلامدا ڕەچاو کراوە کە هەر کەسێک چاکەی کردبێ یا مامەڵێکی باشی کردبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام حەزی لێ کردووە خۆشی ویستووە تەنانەت کچۆڵەیەکیان گیرا لە یەکێ لە غەزاکاندا وتیان ئەوە ئەگەڕێتەوانێ بۆنەوەی حاتەمی طائی ئەو پیاوە سەخاوەتە فەرمووی ئەکریموها توا ڕێزی لێ بگرن فإن أباها كان يحب مكارم الأخلاق چونکە بابانی ئەو بەها ڕەوشتەکانی زۆر لاشرین بۆ ئێوەش بە ڕەوشی جوانە مامەڵێ لەگەڵدا بکەن ئەمە بەها ئیلتزام بەڕاستی دکتۆر جان هاوڕانم پێ مەڵەن هیچ کاتمان نەما داوا لێ بڕنەکەم سوپاس دەکەم کە ئامادە بووی لە ستودیۆ ڕەمەزانی ئەمڕۆمانە و سوپاس بۆ وەڵامەکانت بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم ئێوارەیەشمان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ناسە ئارەزەری مامۆستا پەیمانگای زانستی ئیسلامیەکان جارشکە بەخێر بێت دکتۆر زۆر سوپاس دەکەین سپاس بۆ ئێوە